من گفتوگۆیەکم لەگەڵ کاکنەوشێوەران هەبووە، یعنی کاکنەوشێوەران لە هەندێک ڕۆ هێزەکانی بەرامبەر زۆرمیان لێ کرد، وایە نەزانی کاکنەوشێوەران مەسەڵەن لەگەڵ خوێن ڕشتنە لەسەرەوەی من گفتوگۆم لەگەڵ کردو بۆ نمونە کاکنەوشێوەران توتی کاک محەممەد من بۆتوانم 20,000 چەکداریش ببمە ناو هەولێرەوە بەس 2000 شەڕ ئەبێ خەڵک ئەکوژرێ ئاوە ینی من قسەکەم لەو بابەتەیە لەسەر ئەوە بووە بەس شایەتیەکم داوە من بە شایەتی زۆرێک لە گۆڕانەکان لەوەیە گۆڕانێک ناڵێم هەموویان بەڵام کەم بوونەوانەی وەکو من بتوان حتا لە گۆڕەکان ئەو شایەتی بۆ کاکنەوشێوەران کە کاکنەوشێوەران ئێستش لەناو هێزی پێشمەرگە و هێزی ئاسایش و هێزەکانە بەڕاستی قورسایی بێتی هەیە قورساییە چکە یەکێتی نیشتیمانی دروست کردووە لەبەرەوە ئەو قسەیەم بەڵێ من ئەو کاتە کردم و بەس لەو ڕۆ کردم نەک وەکو هەڕەشەیەک لە وانە وەکۆی کە کاکنەوشێوەران نایە گۆڕانکاری بە چەک بکە دەوێت گۆڕانکاری لە ڕێی دامەزراوە دیموکراسیەکانەوە بکە لەبەرەوە وتم کاکنەوشێوەران کە پێ بدا بە عەرزا فعلەن کاکنەوشێوەران ئەو کاتە مەبەستی بوایە و پێی بدایە بە عەرزا هەر دەنگدانی گۆڕان لە ناو هێزی پێشمەرگە بەڵگەی ئەوەیە.